ئێمەش ڕووی بانگەوازمان دەکەینە هەموو لایەنە نێوخۆیی و هەریەمی و نێودەوڵەتیەکان و ویژدان زیندوو ئازادی خوازانی جیهان و ئەم چەند خاڵە دەخەینە ڕوو. یەکەم، گەلی ئێمە دەستی برایەتی و هاوکاری و ئاشتی بۆ گەلانی تورک و فارس و عەرەب ڕادەکێشێت و چاوەڕوانی لە داخوازیەکانی ئێمە تێبگەن و حکومەتەکانیان هان بدەن کە بە واقع بینیانە لە واقع تازە بڕوانن و لە بەرامبەر ممارەسەیەکی تازەی خەڵکی کوردستاندا پەنا بۆ توندوتیژی نەبن، چونکە مێژووی ناوچەکە ئەوەی سەلماندۆ کە گەلی کورد و هیچ گەلێکی تریش بە توندوتیژی و جینوساید لەناو ناچن و کێشەکانیان چارەسەر نابێت. ئەوەی ڕووی داخواستی گەلی کوردستانە نەک هیچ سەرکردە و حیزبێکی کوردی، هەنگاوێکی ئاشیانە و ممارەسەیەکی دیموکراسی و مافی هاوڵەتیانە. سێیەم، هەنگاوەکانی حکومەتی عێراق سەرباری نادەستوری بوونیان پێشێلکردنی ئاشکرا و بێپەردەی مافەکانی مرۆڤیان تێدایە و بە تەنها داخستنی ئاسمانی کوردستان و هەڕەشە لە دەواازە سنوورەکان کێشەی مرۆیی بۆ هەزاران کەس لە دانیشتوانی سڤیل و خوێندکارەکانمان لە دەرەوەی وڵات و ئەو نەخۆشانەی پێویستیان بە چارەسەر هەیە لە وڵاتانی تر وەفدە دیموکراتەکان دروست دەکات. چوار، هەڕەشەی برسیکردنی خەڵکی کوردستان کە لەلایەن باڵاترین دەسەڵات لە کۆماری تورکیا و ئێرانەوە ئاراسەی خەڵکی کوردستانیان کردووە، هەڕەشەیەکی جددیە و داواکارین ئازادی خوازانی گەلی تورک و فارس و گەلانی زیندوی جیهان بێنە سەر خەت ڕێگە بەو کۆمەڵکوژیە نەدەن. 5، دەستخۆشی و سوپاس و بێزانینمان هەیە بۆ برا و خوشکە کوردەکانمان لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا بۆ هاتنە سەر شەقام و ئاهەنگگێڕان لە فرۆسەی سەرکەوتنی ڕفراندۆمدا. داواکارین بۆ لەمە و دوای پشتیوانمان بن و فشار لە دەسەڵاتدارانی وڵاتەکانیان بکەن بە شێوەی مەدەنیانە بۆ ڕێگەریکردن لەو نیەتەی بەرامبەر گەلەکەمان هەیەە.